بەهۆی تیکتۆکەوە دزینی ئۆتۆمبیل لە ئەمریکا زیادی کردووە. بە شێوەیەکی بەرچاو دزینی ئۆتۆمبیل لە ئەمریکا ڕووی لە زیادبوون کردووە. هۆکارەکەش بەهۆی ڤیدیۆکانی تیکتۆکەوە بووە. دزی دیاردەیەکی ناشرین و قێزەونە. هێندە قێزەونە لە دینی ئیسلامدا سزای دەستبڕینی لەسەر دانراوە، چونکە بەهۆی ئەم دیاردە ناشرینەوە خەڵکی لە ئەماندا ناژین. بەردەوام بەشێکی خەیاڵیان لای سەروەت و سامان و کەلوپەلەکانیانە. لە دزی ناشرینتر فێربوون یان فێرکردنی دزیە. ئەپلیکیشنی تیکتۆک تەنیا زیانی لە خێزان و تاگ نەداوە لە ڕووی ئەخلاقیەوە، بەڵکو بەهۆی چەند ڤیدیۆیەکی فێرکاریەوە خەڵکیش فێری دزین دەکات. لەم ماوەیەی دواییدا چەندین ڤیدیۆی فێرکاری لە تیکتۆک بڵاو بوویەوە کە تیایدا ئەوە ڕوون دەکاتەوە چۆن دەتوانرێ ئۆتۆمبیل بدزرێ. بەڵام ئەم ڤیدیۆیانە بوونەوانەی فێرکاری خۆڕایی بۆ تاوانبارەکان. بەو بۆنەیەوە بە ڕێژەی لە 176 دزینی ئۆتۆمبیل لە ئەمریکا زیادی کرد، بە تایبەت لە ویلایەتی ئیلینیۆی. زۆرینەی ئۆتۆمبیلەکانیش کیا و هۆندای بوون. ئایا باشترین بژاردە ئەوە نییە کە بە تەواوەتی ئەم ئەپلیکیشنە کۆتایی پێبهێنرێت؟ چونکە لە هەموو ڕوویەکەوە بۆتە هۆی تێکدانی ڕەوشتی خەڵکی. خۆ ئەگەر لاژ نەبرێ تۆ لای خۆتەوە دەتوانیت لای ببیت.